سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئایا تا ئێستا لە خۆت پرسیوە کەچی دەربارەی ئاینی بووزی ڕاستە کە لە ئێستادا خەریکە ڕۆژ ئاوا دەگرێتەوە و ژماری شوێنکەوتوانی بە ملیۆنان زیاد دەکا. هەروەها ساڵانە سوارم گەورەترین ئاینە لەسەر زەوی، دوای ئەوەی ژماری لایەنگیرانی لە 500 ملیۆن کەس تێپەڕی. ڕێوڕەسمەکانیان لە خەیاڵ نامۆترن، هەندێکیان لەسەر غەڵوز دەڕۆن، هەندێکشیان بە زیندوێتی خۆیان مۆمیا دەکەن. ئایا کێ بوزای پێدەوترێ و پەیوەندیشیان چییە بە ئاینی ئیسلامەوە؟ ئایا ئەمە بەڕاستی پێغەمبەرە و ناوی ذولکەفیلە یان تەنها فەیلسوفێکە کە بۆ سون و تیۆری فەلسەفی لەسەر سروشتی گردون هێنایە ئاراوە؟ ئەو فەیلسوفە بێدینە ئامادە نەبوو دان بەبوونی خودایەک بنێ بۆ گردون، هەروەها هەرگیز بانگەشەی بۆ بوونی خودا نەکردووە پەنا بە خودا. و لە کتێبەکەی نووسەر مایکل هارتی پلەی چوارەمی بەدەستهێناوە لە ڕیزبەندی کەسایەتیە کاریگەرە نەمرەکان. لەم کتێبەدا باسی لە پەرەسەندنی کاریگەرترین کەسایەتیەکانی مێژوو لە بەردەم زۆرێک لەو زانایانی کە مرۆڤایەتیان گۆڕی ڕوون کردەوە. بەڕای هەندێک کەس بوزە لە کۆتاییدا هۆکارەکانی ئازاری مرۆڤ و چۆنێتی بەدەستهێنانی بەختەوەری و هەموو فێرکارەکانی لە یەک تایبەتمەندیدا کورت کردەوە کە ئەو تایبەتمەندیەش پێی دەوترێت خۆپارێزی، تا ئەو ڕادەیە کە هەندێک لە شوێنکەوتوانی کێشیان کەمترە لە 50 کیلۆ. هەموو ئەمانش بۆ ئەوەیە کە دوازار بگەنە نیریڤانە کە بە گرنگترین قۆناغدا دەنرێت لە بەرزکردنەوەی ڕوحی مرۆڤدا. پێش ئەوەی بەتەواوەتی بچینە ناو بابەتەکەی ئەمڕۆمان، لایکی ڤیدۆکەمان لە بیر مەکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو. هەروها ئەگەر تازن بۆ کەناڵەکە و ئارەزوو دەکەن بابەتی ناوازەتر ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکە بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. ئێستاش با دەست پێ بکەین. لە سەرەتاوە دەبێت بزانین کە بوزا ناوی کەسێک نییە کە نازناوێکی ئاینی هەبێت، بەڵکو ناوی فەلسەفیە کە بە واتای مرۆڤی ڕۆشنگەر دێت. هەرچەندە میسیۆنی بەریتانی پێی باشتر بوو بە دوای ڕاستیەکاندا بگەڕێ سەبارەت بە دامەزرێنەری ئەم فەلسەفەیە، بۆ ئەوەی بزانێت کە ئایا ئەو تەنها هێما بوو بۆ بوزیەکان یان کەسایەتێکی ڕاستەقی نەبووە کە هەزاران ساڵ لەمە و بەرژیاوە. سەبارەت بم پرسە توێژەران و مێژوو نووسان تا ئێستا جیاوازن لەوەی کە ڕاستی ئەم بابەتە چییە، تا ئەو ڕادەی هەندێکیان باوەڕیان وایە تەنها ئەفسانەیە و ژمارەیەکی زۆریان ئەم نازناوەیان بەخشی بە 5 کەس کە چەندین سەدە لەمەوە پێش لە هیندستان ژیاون. بۆ ئەمەش تیشک دەخینە سەر ڕەسەنترین گێڕانەوە کە سەرچاو بەهێزەکان پشگیریان دەکەن، ئەویش بەپێی ئەوەی کە بوزیەکان لەسەری کۆک بوون. ناوی ڕاستەقینەی سیدارتا سۆدا دانا گواتامایە و دایکی ناوی خاتومایەیە. دوای لە دایکبوونی سیدارتا لەگەڵ باوکیدا دەژیا کە لە خێزانە ئاغاکانی هیندستان بوون و خاوەنی پێگەیەکی کۆمەڵایەتی و مادی باش بوو کەوای لەکرد لە ژمارێکی زۆر لە کۆشک و تەلارەکان بژی، بەڵام لە ڕاستیدا کاتی لە دایکبوونی نادیارە. بەڵام بەپێی ورترین گێڕانەوەکان لە 19 ئایاری ساڵی 563 پێش زاین لە دایک بووە و لەو کاتەدا خاڵۆزاکەی ڕووی لە کۆشک کردووە بۆ ئەوەی لەگەڵ باوکیدا ئاگاداری بێ. لەوێش فەلەگناسە براهیمیەکانی بان کردووە بۆ ئەوەی پێشبینی بکەن چارەنووسی منداڵە تازە لە دایک بووە کە کەسی دارتا بوو بزانن کە دوای تەمەنی 35 ساڵی خۆی بە بوزان ناو دەبر. ئەوانی لەو کاتەدا دەیانزانی سەرنجیاندا بوو بە بوونی 32 نیشانەی سیر لەسەر تۆپۆگرافیای جەستەی، لە نێوانیاندا نیشانەی بازنەی لەسەر قاچەکانی هەبوون کە بەپێی زانیاریەکانیان ئەم نیشانانە لەسەر هیچ مرۆڤێک دەرناکەون. هەروەها وتیان دوای گەورەبوونی دەگۆڕێ بۆ پیاوێکی دانا، بەڵام باوکی بوزا ڕەتی کردەوە کە کوڕەکەی وەک کەسێکی دانا یان فەیلسوف ببینێ، بەڵکو دەیویست ببێتە ئیمپراتۆر. بۆ ئەمەش بڕیاریدا کە هەموو هەوڵێک بدات بۆ ئەوەی کوڕەکەی بکاتە ئیمپراتۆرێکی گەورە کاتێک گەورە دەبێت. بۆ ئەمەش ئاهەنگ و هەموو ئەو خۆشی بۆ دابین کرد کە منداڵێک پێویستی پێیەتی. سەرڕای ئەوەش کوڕەکەی کاتێک تەمەنی گەیشتن 9 ساڵان لە جژنی ساڵانی کشت و کاڵدا دەسوە دەرەوە بۆ باخسە گشتیەکان و ناوچە کشت و کاڵەکان و لەوێدا جیهانێکی سەیر و سەمەری پڕ لە ئازاری دۆزیەوە. و ئەمەش لەبەر ئەو بوو کە جوتیارانی ئەو کاتە بە زەبری هێز حکومڕانیان دەکرا و لە خاکەکاندا بە شێوەیەکی توند و بە ململانێکی چڕ کاریان دەکرد بۆ ئەوەی خۆراک بۆ خۆیان دابین بکەن. بۆی بیرکردنەوەی بوزا دەستی بە گۆڕانکاری کرد، ئەویش دوای ئەوەی ئازاری هەوڵاتیانی بینی کە بە شێوازێکی بە ئازار دەژیان. لەو کاتەشدا نیگایەکی ڕەشبینی و دڵتەنگی هەبوو، هەروها لە تەمەنی هەرزەکاریدا پێشەنگ بوو لە زۆرێک لە هونەرە جەنگیەکان. باوکی شمشێربازی و زۆرانبازی و بەکارهێنانی تیر و کەوانی بەسەریدا سەپاندە بوو، بەڵام خێزانەکەی تێبینی ئەوەیان دەکرد کە حەزی لە تێگەیشتن لە سروشتی گردون بوو و هیچ ئارەزووی ئەوەی نەبوو کاتە گەورە بێت بگۆڕێ بۆ سەرکردەیەکی سەربازی گەورە. بۆیە باوکی بوزا دەستی کرد بە گەمارۆدانی کوڕەکەی بە کچە پاکیزە و ژنە جوانەکان
جگەلەوەی کەشێکی پڕ لە میوسک و شادی بۆ دروست کردبوو بۆ ئەوەی دووری بخاتەوە لە پرسیارە فەلسەفیەکانی تا ئەو ڕادەی کە ڕازی کرا بۆ هاوسەرگیری لەگەڵ کچێک بکە بە ناوی شازادە یاسۆدها کاتێک تەمەنی تەنها 16 ساڵ بوو. ئەو شەی کە سەیرە بوزا کاریگەر نەبوو پێی، هەروەها سەر ڕای جوانیەکەی ئەو ئافرەتە هیچ ئارەزووی هاوسەرگیری لەگەڵیدا نەبوو، بەڵام لە کۆتاییدا هاوسەرگیری لەگەڵ کرد و کوڕێکی بوو بە ناوی ڕەحوەڵڵا. دوای ئەوە بوو بە شازادە لەسەر وڵاتێک کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هیندستان لەسەر سنوورەکانی تبت. لەو کاتەشدا خاوەنی 3 کۆشک بوو لە 3 ناوچەی جیاواز بۆ ئەوەی بۆ هەر وەرزێکی ساڵ کۆشکێکی گونجاوی هەبێت، بەڵام بوزا کۆشکێکی هەڵبژار ژیانی خۆپارێزی تێدا بەسەر ببات، چونکە قەناعەتی وابوو کە ئەم شێوازە ژیانە ژەهری ڕۆحی پاک دەکاتەوە و تا ساڵانێکی درێژخایەن ژیانێکی تونند و تیژ دەژیا و خۆی لە هەموو چێژێکی دنیا بێبەش دەکرد تاوەکو تێگەیشت کە گۆشەگیری ڕێگایەکی نەشیاوە بۆ دەرهێنانی ئازار. بۆیە ئەو بیرکردنەوەی فەلسەفی نوێی پێکهێنا، بۆیە دەستی کرد بە بینینی خەڵک لە هەموو ناوچە و ویلایەتەکانی هیندستان، هەروەها چاوی بە گەورەکانی ئاینی هیندۆسی کەوت، پاشان پێی باشتر بوو ڕازیان بکە بۆ بڕواهێنان بە فەلسەفە سەیرەکەی تا زۆرێک لە دەروێشەکانی ئاینی هیندۆسی شوێنی کەوتن و بوون بە قوتابی. ئایا ڕاستی ئەم فەلسەفانە بەپی دەقە بوزاییەکان چییە؟ بوزا دەرکی بەوە کردهبوو کە مێدیتەیشن ڕێگایەکی ڕاستە بۆ بە ئاگابوونەوە لە مرۆڤەکاندا، بەمانایەکی ورتر ئەو بە ڕێگەی ڕێبازی ناوەڕاست و میانڕەوی ناسراوە کە دوورە لە توندڕەوی و خۆبەخشین و سوکایەتی کردن بە چارەنووس. مەبەست لەوەیە کە مرۆڤ نابێت تا مەزروی چێژی دنیا بێت، بۆیە لە بیری دەکەن و ڕۆحی خۆیانی پێبەرز دەکەنەوە. دوای ئەوە ڕووداوێک ڕوویدا کە ژیانی ئەوی گۆڕی کە ڕووداوێکی زۆر گرنگ بوو، چونکە پەیوەندی بە هەندێک بابەتی پەیوەست بە ئاینی ئیسلامەوە هەیە. بوزا لە ژێردار هەنجیری بەناوبانگی هیندی دانیشتە بوو کە ئێستا بە بۆدی ناسراوە کە دارێکە لە شاری بۆدگایە. ڕۆشنگەر لەو سەردەمەدا خۆی بە بوزا ناو دەبر، واتە مرۆڤی بە ئاگا بوو و هەندێک زارش بە مانای کەسی ڕۆشنگەر دێ کە لە ڕێگەی مێدیتەیشنەکانیەوە درکی بە هۆکاری ئازارەکانی مرۆڤ دەکرد و هەنگاوی پێویستی بۆ نەهێشتنی چینایەتی دانا و ناوی لێ نابوو 4 ڕاستی بەرز کە بریتی بوون لە ڕازی بوون و هەستکردن بە ئازار کە کوالێتیەکی جەوهەری بوونە لەگەڵ هەردووبارە لە دایک بوونەوەیەک. سمودا ئەمە ژواتای بنەچەیە، هۆکارەکەش لە ڕوانگەی ئەوەوە واتە سەرچاوی ئازارەکان کە دەگەڕێتەوە بۆ شەهوەت یان وابەستە بوون. نێردراو کە بە واتای وەستان دێ و لە ڕوانگەی ئەوەوە ئازار کاتێک کۆتایی دێ کە مرۆڤ واز لە هۆکارەکانی دەهێنێ و هەروەها ڕەتیشی دەکاتەوە. هەروەها ڕێبازی هەژ ڕێگاکە بۆ کۆتایی هێنان بە ئازار و وازهێنان لە هۆکارەکانی. بوزا باوەڕدار بووە هەروەها بەجەستە بوونەوە بینیوێتی کە ڕۆح لە ناو بازنێکی خراپدا دەخولێتەوە، هەر بۆیە مرۆڤ دەبێ خۆی دیسپلین بکات بۆ ئەوەی لە ئارەزۆکانی دوور بکەوێتەوە، هەروەها بەردەوام پاکی بکاتەوە تا دەگاتە قۆناغی نیرڤانە. لەو کاتەدا مرۆڤ هەست بە حاڵەتێکی ڕزگاری باڵاتر یان ئارامی زیاتر دەکا، ئەویش لە ئەنجامی دوورکەوتنەوە لە نەزانی و تەماح و ڕق و درۆ و هەموو ئەو سیفەتە ئازار بەخشانە. لەم ڕوانگەیەوە بوزا زۆر گەشتی بە دەوڵەتەکاندا کردووە، ئەویش بۆ ئەوەی خەڵکی زیاتر بە بیرۆکە فەلسەفیەکانی باوەڕ بهێنن. لە سەرەتادا یەکێک لە خوێندکارەکەمەکانی هێنا، دوای ئەوە 5 هاوڕێی خۆی ناسی و ئەوانش هەمان ڕێباز و فۆرمیان لەگەڵ هەندێک لە بازنەی سەنگا پەیڕەو کرد، واتە کۆمەڵی دەروێشەکانی بوزایی و ژماری ئەوانەی پەیوەست بوون بەم بازنەیە زیادی کرد تا گەیشتە 1000 دەروێش. ماوەی 35 ساڵ بوزا پێی باشتر بوو بە هیندستاندا بگەڕێت بۆ ئەوەی پەیڕەوانی ئاینەکانی تر بە بیرۆکەکانی خۆی قەناعەت پێ بکە. ئەویش سەر ڕای بەهێزی بازنەی سەنگە. هەندێک شایەت حاڵی مێژووی پشڕاستی دەکەنەوە کە بوزا ژمارەیەک هەوڵی تیرۆرکردنی دراوە، ئەویش لەسەر دەستی ئامۆزاکی کە ناوی دیڤی داتایە کە لە یەکەم دەروێشەکانی دامەزرێنەری بازنەکەدا بوو کە زیاتر لە زارێک داوایەکی دیاریکراوی لە بوزا دەکرد، بەڵام بوزا هەموو زارێک ڕەتی دەکردەوە. هەر بۆیە دیڤی داتا ناچار بوو پیلانگێڕی لە دژی بکە بۆ کوشتنی، بۆ ئەمەش لەگەڵ کۆمەڵێک تیرهاوێژ ڕێککەوت، بەڵام لە ماوەی ساتێکدا تیرهاوێژ و ڕوومهاوێژە ڕۆمانیەکان لە ناکاو بوونە شوێن کەوتووی و بوزا بۆ ماوەی 80 ساڵ ژیاوە و داوای لە خەڵک دەکرد کە شوێن بیرۆکە فەلسەفیەکانی بکەون و بە هیچ شێوەیەک هەوڵی نەدا بانگەواز بۆ هیچ ڕۆحێک بکە کە پەیوەندی لەگەڵ جیهانە باڵاکانیان پەیوەندی بە بەهەشتەوە هەبێت. هەمیشە لێیان دەپرسی کە ئایا تۆ خودای دیان فریشتە، هەروەها هەندێک دەیان پرسی ئایا تۆ پیرۆزیت، لە وەڵامدا دەیود نەخێر. پاشان بەسەر سوورمانەوە لێیان پرسیت ئەی باشە تۆکەیت، ئەویش لە وەڵامدا وتی من ڕۆشنبیر و بە ئاگا بووم لە ناو بازنەیەکی خراپدا
کە ناتوانرێ بشکێنرێت تەنها بە ڕزگارکردنی ڕۆح نەبێت لە ڕێگەی تێپەڕاندن و خۆبەرزکردنەوە. بەڵام لە هەمان کاتدا باوەڕدار نەبوو بە قیامەت و لێپرسینەوە و ژیانی دوای مردن. بە کورتی بوزا نە پێغەمبەر بووە و نە پیرۆزیش بووە، بەڵکو تەنها فەیلسوفێک بوو حەزی لە لێکۆڵینەوە بۆ لە هۆکاری ئازارەکانی مرۆڤ و چۆنێتی گەیشتن بە ئاشتی و ڕازی بوون و بەختەوەری و هەموو ئەو فێرکاریانەی کە پەیوەستن بەلایانی ئەخلاقی و دەرونی مرۆڤەوە، وەک دوورکەوتنەوە لە درۆ و شەهوەت و هەستکردن بە ڕقوکینە و خراپەکاری. بەڵام هەرگیز هەوڵی نەداوە بانگەشە بۆ نزیکی خۆی لە بەهەش یان پەیوەندی خۆی لەگەڵ هەر ئاینێکی یەکتاپەرستدا بکە. سەرڕای ئەمەش بەشێک لە توێژەران و ئاین ناسان دەڵێن کە ئەو پێغەمبەر دوولکیفلە، ئەو کەسێک کە پەیوەندی بە کیفلەوە هەیە کە دووجار لە قورئاندا ئاماژەی پێکراوە کە ئاماژەیە بۆ گاو تا مابووزە، و سەرڕای ئەمەش زۆرینەی زانایان پشتڕاستی دەکەنەوە و دەڵێن ئەو پێغەمبەر حسقایلە. و ئەمەش پرۆفیسۆر حەمید عەبدولقادر پێشنیاری ئەوە دەکا کە ئەو درەختە هەنزیرەی کە لە سوورەتی ئەلتین لە ئاەتی 1 تا 5دا ئاماژەی پێکراوە ئاماژەیە بۆ بووزە، چونکە بووزە لە ژێر درەختی هەنزیردا ڕۆشنگەری بەدەستهێناوە. هەروەها لە کتێبەکەشیدا نووسیەوە کە ناوی ئەلبیرونیە کە مێژوونووسی موسڵمانی هیندستانە لە سەدەی 11هەمدا. بووزە لە 19 ئایاری ساڵی 483 پێش زاین کە هەمان ڕۆژی لە دایکبوونی بوو مردووە. دواتر دەنگۆ لە شوێن کەوتوانیەوە بڵاو بۆیەوە سەبارەت بە شێوازی ژیانی و تایبەتمەندیەکانی، بەڵام زۆربەی زانایانی هیندستان زەخت لەوە دەکەنەوە کە بووزە زۆر دیسپلیندار بووە و لە ڕۆحدا زۆر بەهێز بووە، هەروەها ئیرادی ڕابردووی هەبووە و سنگشی فراوان بووە و بێتاوان بووە لە ڕق و کینە، هەروەها دوور بووە لە شەڕانگێزی و ڕق و هەوڵی داوە هەستی خۆشەویستی یان ڕق بەهۆی هەستەکانیەوە نەجوڵێنێ. دەربڕینی قسەکردنی خۆش و کاریگەر و بە سۆز و لۆژیک بووە، بۆیە لە چاوی پاشاکاندا پێگەیەکی گەورەی هەیە و شوڕاکانیشی شوێنی کۆبوونەوەی زانا گەورەکانن. هەروەها توندی و کۆنەپەرستی ئاینی و تووڕێ و چەوساندنەوەی ڕەت کردوێتەوە. هەروەها دوای 2000 ساڵ لە مردنی نوێنەرایەتێکی بەڕیتانی لە ساڵی 1860دا ڕوویان لە هیندستان کرد. دوای 30 ساڵ لێکۆڵینەوە هەڵکەندن هەندێک نووسراوی کۆنیان دۆزیەوە کە دەستنووسێکی دیێڕینی ئیبراهیمیە کە بە زمانێکی ئاخاوتن نووسراوە و مێژووەکەشی بۆ هەزاران ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. هەروەها نووسراوەکان شوێنی لە دایکبوونی بووزایان ڕوون کردەوە و ئەمەش دوازار سەلماندی کە ئەو کەسێکی ڕاستەقینەیە نەک کەسایەتێکی ئەفسانە. توێژەران ئەم شوێنەیان ناوناوە لونبێنی و دوای ئەوە شارێکی دیێڕینیان دۆزیەوە کە لە دەقە مێژوویەکان باسی لێوە کراوە کە بە ناوی کابیرا فاستووە، کە ئەمەش ئەو شارەیە کە بووزای تێدا گەورە بووە. گومانی تێدانیە کە بووزا کەسایەتێکی ناوەندی گرنگ بووە و ئەمە ژوای کردووە مایکل هارد لە کتێبی کەسایەتێک کاریگەرەکان لە پلەی سوارەم دای بنێت. ئەویش وەکو کاریگەرترین کەسایەتی لە مێژوو نامۆبووندا. بووزا ڕاستەوخۆ لە دوای پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێ و عیسا و موسا درودی خودایان لەسەر بێت دانراوە و ئەمەش ئاماژەیە بۆ ڕادی کاریگەری بیرۆکەکانی لەسەر مرۆڤ. تا ئێستا ژمارەی شوێنکەوتوانی نزیکەی 9 ملیار دەبێت لە سەرانسەری جیهاندا و ئەمەش لایەنی کەم ژمارەیەکی زۆری مرۆڤە کە باوەڕیان بە بیرۆکەی فەلسەفی ئەو هەیە کە بە تەواوی دوورە لە هەر پەیوەندیەکی ئاینی. بەڵگەی ئەمەش بڵاوبوونەوەی چەندین پەیکەرە کە دیزاینەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی شەشەمی پێش زاین. هەروەها دوو پەیکەری بووزا لە شاری بامیان لەسەر بەردەکانی ناوچەی هەزار غاد لە ناوەڕاستی ئەفغانستان تێکشکێنرا. هەرچەندە مێژووەکەیان زۆر دێڕین بوو، بەڵام بزوتنەوەی تاڵیبان لە ساڵی 2001 بە بەکارهێنانی داینامیت فەرمانی لە ناوبردنیانی دەرکرد. لە کۆتاییدا دەمەوێت ئەوەتان بیر بخەمەوە کە ئاینی بووزا چوارەم گەورەترین ئاینە لە جیهاندا و دەتوانرێت لە 3 خاڵی جەوهەریدا کورد بکرێتەوە کە ئەوانیش باوەڕبوون بە بووزا وەک مامۆستایەکی ڕۆشنگەر و پاشان باوەڕبوون بە دراما کە فێرکاری بووزاییە و ئەو پەروەردەی پێدەوترێ گەشتی گەڕان بە دوای ڕاستیدا سەبارەت بە دوا قۆناغ نقمبوونە لە کۆمەڵگەی بووزایی و خۆپاکردنەوە و بەرزکردنەوە و تێپەڕاندنە لە ڕۆحدا و ئەم پرسیارە هێشتا زۆرێک لە توێژەران دەگرێتەوە. ئایا پێشبینی فەلەکناسی ئیبراهیمەکان هاتە دی یاخود نا؟ ئێوەش لە کۆمنت ڕای خۆتانمان دەربارەی بووزا بۆ بنووسن و بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت ئەگەر هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسم دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر
هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.